بەداخەوە هەمیشە ئێمە لە سێ دوانزەکانە دڵمان بەوە خۆشە کە ساڵی داهاتوومان پڕبێ لە گۆڕانکاری، پڕبێ لە کار و چالاکی و کە لە بەرژەوەندی کەسانی کەمەندان بێ. بەڵام بەداخەوە هەر ڕۆژەکەیە و ئەڕوا و لە ڕۆژەیە هەنێک لە بەرپرسەکان و لایەنە حکومیەکان پیرۆزباییەک ئەکەن لەو ڕۆژەیە بەڵێنی هیچ کار و چالاکی و جێبەجێکردنی یاسایەک لە بەرژەوەندی کەسانی کەمەندام نادرێ. بەداخەوە بارودۆخی کەسانی کەمەندام لە کوردستان باش نییە بەهۆی ئەوەی کە یاسایەکی پڕاوپڕ لە ماف نییە بۆ کەسی کەمەندام و ئەو یاسایی کە هەیە و لە پەرلەمانی کوردستان بە هەموو کەم و کورتیەکانیەوە کە ئێمە قسەمان لەسەری هەیە هەر چۆنێک بێت جێبەجێ بکرێ باشە لەم ڕۆژگارەی ئەمڕۆدا، بەڵام بەداخەوە ئەویش جێبەجێ ناکرێ. گرفتەکانی کەمەندام زۆرن، هەر لە چوونە دەرەوەی لە دەرگاکەی خۆی کێشەیە هەتا شەو ئەگاتەوە ماڵەکەی خۆی لە هەموو سێکتەرەکانە، سێکتەری تەندروستیە، پەروەردەیە، ڕێگاوبانە، بەداخەوە هیچی لە بەرژەوەندی کەسی کەمەندام نییە. وەکو کێشەی هەرە سەرەکی کەمەندامان لایەنە تەندروستیەکەیە لەبەرەوەی کەسی کەمەندام زیاتر بە پێویستی بە کەرتی تەندروستیە، بەڵام بەداخەوە پێداویستیەکان وەکو پێویست جێبەجێ ناکرێ. لە کەرتی پەروەردەیە ڕەچاوی بارودۆخی کەسی کەمەندام نەکراوە لە چۆنیەتی گونجانی قوتابخانەکان بۆ قوتابیە کەمەندامەکان لە جادە و ڕێگەوبانەکانەوە دیسانەوە بۆ ئێمە گرفتە، لە کەرتی هاتوو چۆ دیسان بۆ ئێمە گرفتە لەبەرەوەی کەسانی کەمەندام زۆر بە ئەستەم بتوانن پاسەکان هێڵە گشتەکان بەکار بهێنن. هەمیشە پێویستیان بەوەیە کە تەکسی تایبەت بیانگوازێتەوە، ئەوەش کولفەیەکی زۆرەکەوێەوە. موچەی کەمەندامیەکە کەمە لەگەڵ کەمیەکەیە چۆن موچەکانی تر دواکەوێ، بە هەمان شێوە موچەی کەسی کەمەندامیش دواکەوێەوە. کەسانی کەمەندام کۆمەڵێک گەنجی بەتوانە بەو هەموو نەهامەتی کە هاتۆتە ڕێگەیان خوێندنیان تەواو کردووە، بەس بەڵام ئێستا دانیشتوون لە ماڵەکانە بێکارن و کەرتی تایبەت ئەو بڕوان متمانەی بە کەسی کەمەندام نییە بتوانێت کاری باتێ و لە کۆمپانیاکەی لە ئۆفیسەکەی جێی کەسێکی کەمەندام بکاتەوە، بەهۆی ئەو تێڕوانینە هەڵەی کە کۆمەلگا بەرامبەر بە کەسی کەمەندام هەیەی نازانێت کەسە کەمەندامەکان وەکو کە هەر کەسێکی ناکەمەندام ئەتوانێت کار بکە، بەهرەی هەیە، توانای هەیە و هەمیشە لە ڕاگەیاندنەکانەوە ئێمە وەکو کۆمەڵەی ڕۆژ توانا و ئیرادەی کەسی کەمەندام پیشانە دەین لە هەموو بوارەکانە، بواری هونەریە، بواری وەرزشە. ئێمەش توانیمانە لە کەرتە حکومیەکانە، لە کەرتە ئەهلیەکانە توانای خۆمان دەربخەین ئەگەر ئەوان ئەو هەلە بۆ ئێمە بڕەخسێنن، بەڵام بەداخەوە ئەوان ئەو هەلە بۆ ئێمە ناڕەخسێنن هەتاوەکو ئێمە بتوانین تواناکانی خۆمان پیشان بین، بەهرەکانی خۆمان پیشان بین تا ئەو هەڵەیە لای خەڵک بڕەوێنینەوە کە کەسی کەمەندام وەکو هەر کەسێکی ناکەمەندام توانای هەیە و ئیرادەی هەیە. داواکەم حکومەتی هەرێمی کوردستان یاسای ژمارە 22 جێبەجێ بکە و بتوانین یاساکە کاری باشتری لەسەر بکەین، لەبەرەوەی هەنێک پێداویستی هەبووە لە 2011 پێداویستی ضروری بوون، بەڵام ئێستا پێداویستی ضرورتر هاتۆتە کایەوە بەهۆی پێشکەوتنی کۆمەلگا لە هەموو ڕوویەکەوە ئەکرێت ئەو شتەی لە ئێمە لە 2011 قەناعەتمان پێی هەبوو بێ و باش بوو بێ بۆ ئێمە، ئێستا تەڵەبی زیاتر هەیە، ئێستا ژمارەی کەسانی کەمەندام زیاکە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ، بەهۆی ئەو جەنگانی کە ڕوویدا لەم ئاخیرانە شەڕی داعش و ئەو بابەتانەوە ژمارەی کەمەندام زیاکە، بەڵام پێداویستیەکانی کەمەندام کە دابی نەکرێ زیاناکە. هەنی هەر نەماوە بەڕاستی جاران هیچ نەبووایە کورسی کەمەندام و داشق و سەماعە هەر پێداویستیەکانی جۆرە جیاوازەکانی کەمەندام بووە دابی نەکرا، بەس بەڵام ئێستاوە نەماوە هیچ پێداویستیەک دابین ناکەن و ناچار ئێمە ڕەبوو بکەینە کەرتە تایبەتەکان بۆی بتوانن هاوکارمان بکەن و بەهۆی ئەم بارودۆخەوە کەرتی تایبەتیش ئێستا وەکو جاران هاوکارمان نییە. بەڕاستی
بارودۆخێکی ناخۆش هەیە کە کەسی کەمەندام تایاژی بە هیوام ئەو ناخۆشیانە کەم ببنەوە چکە دڵنیام کە بنە بڕ نابن کەم ببنەوە بۆەوەی کەسی کەمەندام بتوانێت باشتر ژیان بکە خۆشتر ژیان بکە چکە ئەوە حەقێکە یعنی حەقی ژیان خوای گەورە بە هەموو کەسێکی داوە ئێمە بتوانین ئەو حەقی خۆمان بە تەواوەتی وەربگرین و ژیانێکی ئاسان بتوانین بژین و پێویستمان بە هاوکاری و خێری هەنێک لایەن هەیە نەبێ ینی بەڕاستی وا تێگەشتون کە کەسانی کەمەندام کەسێکن ئەوان خێرەکانی خۆیان نیبەنێ بەزەیی خۆیان دەربڕن ئێمە لەگەڵ بەزەیی و خێرانین ئێمە پێویستمان بە هاوکاریە پێویستمان بە ڕێزە لە کەسی ناکەمەندام زیاتر.